أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأوحي إلى نوح أنه لن يؤمن من قومك إلا من قد آمن فلا تبتئس بما كانوا يفعلون. واصنع الفلك بأعيننا ووحينا ولا تخاطبني في الذين ظلموا إنهم مغرقون. ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. فسوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم. حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن وما آمن معه إلا قليل. وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم. وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين. قال سآوي إلى جبل يعصمني من الماء قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم وحال بينهما الموج فكان من المغرقين. وقيل يا أرض ابلعي ماءك ويا
سماء أقلعي ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجود وقيل بعدا للقوم الظالمين. ونادى نوح ربه فقال رب إن ابني من أهلي وإن وعدك الحق وأنت أحكم الحاكمين. قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح فلا تسألني ما ليس لك به علم إني أعظك أن تكون من الجاهلين. قال رب إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتان ئەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان لە شاری کەرکووکی خۆشەویستین لە خزمەتی مامۆستایەکی قورئان خوێنی ئازیز و خۆشەویست، ئەویش مامۆستا مەغدورە. ئەم مامۆستا بەڕێزە خەڵکی شاری کەرکووکە. ڕێزمان بۆی هەیە کە بەدەم داواکەمانەوە هاتووە و میوانی ئەمجاری سەدای زێڕینە. پێکەوە چینە لای مامۆستا و لێ پرسین ئاخۆ مامۆستا خەڵکی کەرکووکە و لەکوێ لەدایک بووە و گوزەشتێک بە نێوژیانی ئەەکەین بە پێکەوە بەخێری بهێنین. بەخێری مامۆستا جان. سەرچاو ئامادەبوونت لەش ساڵیان. مامۆستا مەغدوور چییە؟ پێش بەرنامەکەش لێتم پرسیوتم ئەبێ بۆ ناوی مامۆستا مەغدوور بێت. فەرموو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. زۆر سپاستانەکەم کە متان بەسەرەوە کرد، چاوتان ماسەکەم یاخوایەوە بەخێر بن بۆم شارە. سەلامەت بیا ڕەبی، خوا خێر بنووسێ یاخوا. من ناوم مەغدور قاسم شەریف، لە دایکبووی ئەم شارەم. لە ساڵی 90ەوە من دەستم بەم قورئان خوێندنە کرد و هەتا ئێستا بەردەوامم. خوا لێت قبوڵ بکە. الحەمدولله. ساڵی 90 لە 90ەوە بەڵێ. ئەبێ لە 90 تا چەند ساڵ بووبی تەمەنت؟ لە 90 من 11 ساڵان بوومە، موالید 79. ماشەڵڵا. بەڵێ. خێزانداری حەت. بەڵێ الحەمدولله. چەند منداڵتن؟ 3 کوڕ و 3 کچمێ. ماشەڵڵا بەرەکەتە. سپاس دەکەم. اینجا ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی کە ئەڵێ گەر هەر کەسێ سێ کچی هەبێ و بە جوانی پەروەردەیان کە ئینشاءالله ئینشاءالله ئەوە یەکسەر یەکێکیانم داوە بەش و خوا کەریمە بوانی ترس. ماشەڵڵا. بەڵێ بەڵێ. یعنی خەزوورەشی. بەڵێ الحەمدولله. خۆ باپیرەنی جارێ لە ڕێ ئینشاءالله. ئەویش ئەوێ ئینشاءالله. خوا یا کەریمە. ڕەبی لەشە ساڵێ. سپاس خۆشحاڵت کردین. ممنونتانە. سپاس دەکەین. وڵات داواکارم لە خوای پەروەردگار ئینشاءالله ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم مانگەی لێ وەرگرتە بین. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی قورئان خوێندنە، مانگێکە تایبەتە بە ئاەتە جوانەکانی ئەم قورئانە مبارەکە. داواکاری ئینشاءالله لە خوای گەورە ڕۆژ و تاعاتمان لێ قبوڵ بکا و قورئان بکا بە شەفیعێک بۆمان لە ڕۆژی مەحشەر. مامۆستا گیان
من حەزم لێ زیاتر گوێ لە دەنگت بگرم وەک لەوەی قسە و باز بکەم پێم خۆشە هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی دواتر دەینە سەر باس و خاسی بەرنامەکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال صدق الله مولانا العظيم. خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لە پێشەشکردنی بەرنامەی سەدای زێڕین لەگەڵ مامۆستای قورئان خوێن مامۆستا مەغدور لە شاری کەرکووکەوە بە ئومێدیەوەی ئینشاءالله چێژ لە ئاەتەکانی قورئانی پیرۆز زۆر بگرین پێکەوە و هەر کاتێک کە گوێ لە قورئان بگرین دڵ و دەروونمان ئاوەدان بێ و دڵ و دەروونمان هەمیشە خواستی قورئانی پیرۆز بێ و شتی تر نەبێ. ئازیزان دەچمە لای ناوبڕێک و دوای ئەم ناوبڕە دێمەوە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست بینەرمان بن. خۆشەویستان دووبارە سەلامی خواتان لێبێ گەڕاینەوە لاتان بۆ تەواوکردنی
ئەو بەشەی کەماوە لە بەرنامەی سەدای زێڕین خۆشحاڵین میوانێکی عزیز و خۆشەویست مامۆستایەکی قوراخێنمان لەگەڵا لە شاری کەرکووچین لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستی. مامۆستاجان ئەگەر پرسیاری ئەو بکەم جەنابەت لە مزگەوتی پێشنوێژی لە هیچ مزگەوتێک یاخود بانگبێژ و قورئان خوێنی؟ بەڵێ ئێستا حالیان لە تەکیە و مزگەوتی سێعەتارم سێعەتار پیرخدری شاهۆ هەم بۆ قورئان خوێندن جار بەجار پێشنوێژەکەی نەگەر مامۆستای لێ نەبێ. جگە لە بابەتی پێشنوێژی و قورئان خوێندن و بانگ جەنابەت پێما بێت لە بابەتی مۆشیحات و مەولود خوێندنەوە شتانەش هەر دەستێکی باڵات هەیە لە ش ساغ بە عەرەبی. زیاتر بە چی قاری ئەکسەرسامی حەزت لێ جۆ لە چی سەوتێک بگری بۆ نمونە هەمووانەی دەرەوەی وڵات مەسەلەن پێشنوێژەکانی دەرەوەی وڵات لە حارەمی مەکە و مەدینە یان لەوانەی ناوەوەی وڵات؟ وەڵی بە تایبەتی زۆر حەزم لە عێراقیە. بەڵێ وەکو عێراقیەکان خۆمان هەزار ڕەحمەتیان لێبێ حافظ خەلیل لەگەڵ حاج عەلادین القەیسی. بەڵێ زۆر سەرچام بەم دوو کەڵە پیاوە. ڕات چییە لەسەر وەلید ئیبراهیم؟ بێقسوورن عێراقیەکان هەمان بێقسوورن. بەڵێ ئەو مەقامانەی کە عێراقیەکان پێ خوێنن زیاتر چین؟ زیاتر مەقامی ئەگەر بڵێن کیبارانە بێ خەنەبات زۆرە خوێنن ئەهلی بەغایی خەنەبات ئەتر بە ناوی ئەڕۆن فەرعی زۆر لێ بێتەوە. بەڵێ خۆت حەزت لەو مەقامە هەیە؟ بەڵێ توانیت تۆزێکمان بۆ بخوێنی؟ لەسەر چاو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا جاءوها فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين.
قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين. وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين. صدق الله العظيم. طيب الله أنفاسك مامۆستا گیان، خوا پاداشت بداتەوە، دەست و چاوت خۆش بێ. مامۆستا گیان، ئەگەر پرسیاری ئەوە بکەم لە هیچ مسابقە و مەحفل و کۆڕ و کۆبوونەوەیەکە بەشداریت کردووە لە قورئان خوێندن؟ وڵای وەکو مسابقە جارێکیان لە کەناڵی NRT بوو لەم 2-3 ساڵی ڕابردووە بەشداریم کرد. ئەوە بوو ئەوان زیاتر حەزیان بە تەرتیل بوو، ئەوانەی کە تەرتیلیان نەخوێن ئەوانە زیاتر سەرکەوتن. ڕاستەکەی مەحافل و ئەو شتانە بڵێن لە مناسباتی کەرکووک، مەسەلەن شەوانی لەیلەتول القەدر، شەوانی ئیسرا و میعراج، یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم، حتمما لەو مناسباتانە بەشداریت کرد؟ بەڵێ قوربان. لە مزگەوتەکان وەکو مزگەوتی خۆمان بێت چ مزگەوتەکان تر بێ گەربانگمان بکەن داواتمان بکەن ئێمە لە خزمەتیان نابین و بە خۆشحاڵیەوە گەر مەولودی بێ قورئان خوێندن بێ هەرچیە بێ ئەمە لە خزمەتیان نەبین. وەکو دووشەمان و پێنجشەمانیش، دووشەمان لە تەکەی تاڵەبانین لەوێ زکرمان هەیە لای جەنابی شێخ یوسف، خوا شیفای دا یا ڕەبی. ئامین ئینشاءالله. پێنجشەمانش لە تەکەی سەیعەتار لەوانین. داواکاری نەخوای پەروەردگار شیفای عاجل بۆ مامۆستا شێخ یوسف تاڵەبانی بنێری ئینشاءالله. بە جومعانانش عینەن هەر لای جەنابی شێخ یوسفین دوای نوێژی جومعە لە ذکر و حەلەقەی ذکراین. دەستان خۆش بێ. مامۆستا یوسف فەزلی بەسەر هەموو خەڵکی کەرکووک و پێشنوێژ وتار خوێن و قاریەکانی کەرکووک هەیە بە تایبەت. ئەگەر پرسیاری ئەوە بکەم مامۆستا مەغدوور، بە شێوازێکی گشتی چۆن ئەڕوانە بایەخدانی خەڵک بۆ قورئان و بۆ کتابەکەی خوا چۆن ئەیبینن؟ بۆ نمونە هەستەکەن ئەم قورئانە مەغدورە، هەستەکەن کەس بەلایە ناچێ، هەستەکەن مەسەلەن کەناڵەکان زیاتر پێویستە ئیحتیمام بە بابەتی قورئان و بەرنامەی ئاین بدەن؟ وڵای لە فەزلی خوا بەزیاد بێ لە کەرکووک لای ئێمە زۆر ڕاوزانم باشتر لە چاو شارەکانی تر. مەسەلەن هەر کوچە و کۆڵانێکە کردی گەنجەکان مەسەلەن خەریکن بە مزگەوتەوە ئەلحەمدولیلا. چیتر فەرموو؟ مەبەستم ئەوە بووتم ینی زیاتر کەناڵەکان ئیحتیمامی وەکو کەناڵەکان ئیحتیمامی پێ نەدراوە، وەکو کەناڵ نەوەڵا کەس بە ڕەسمی ئیحتیمامی بۆ نەداوەکەوە قورئان خوێنەکان بانکە بەسەریان کاتەوە چۆنە چۆنیە گوزەران وەکو گوزەرانش بەعام یعنی. مامۆستا مەغدوور، جەناب شارەزایی مەقامت هەیە؟ وەڵای سە خۆم تەلەبەی مەقامم. لای کێ؟ بە سەرپەرشتی جەنابی شێخ یوسف خوا بیپارێزیە، خوا شیفای دا یا ڕەبی.
لەژێر دەسی مامۆستا میقدارە هەزار ڕەحمەتی لێبێ و ئێستا حالیان لەژێر دەسی مامۆستا شێخ دانا تاڵەبانی. بەڵێ دەرزی قورئان بڵێن دەرزی مەقامات تەخوێنین. بەڵێ ئەو مەقامە ئەساسیانەی کە جەناب شارەزای لێ هەیە چییە؟ سەبامان خوێندووە، بەیاتمان خوێندووە، ڕەستمان خوێندووە، عەجەممان خوێندووە، نەهاوندمان خوێندووە، حوسێنیمان خوێندووە. لە ماوەی ڕابردوو لەو ئاەتانی کە خوێندت چی مەقامێکی تیانە بۆ حەزەکەی بۆ مام خوێنی مەقامێکی خۆش بەسەر چاو سێگان بۆتان نەخوێندووە ئێستا فەرعێک لە فەرعەکانی سێگا خوێنم بۆتان ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون. ما أنت بنعمة ربك بمجنون. وإن لك لأجرا غير ممنون. وإنك لعلى خلق عظيم. وإنك لعلى خلق عظيم. وإنك لعلى خلق عظيم. فستبصر ويبصرون بأيكم المفتون. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. فلا تطع المكذبين ودوا لو تدهن فيدهنون. ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم. عتل بعد ذلك زنيم. أن كان ذا مال وبنين. إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين. سنسمه على الخرطوم. إنا بلوناهم كما بلونا أصحاب الجنة إذ أقسموا ليصرمنها مصبحين ولا يستثنون
فطاف عليها طائف من ربك وهم نائمون فأصبحت كالصريم فتنادوا مصبحين فأصبحت كالصريم فتنادوا مصبحين أن اغدوا على حرثكم إن كنتم صارمين فانطلقوا وهم يتخافتون ألا يدخلنها اليوم عليكم مسكين وغدوا على حرد قادرين وغدوا على حرد قادرين فلما رأوها قالوا إنا لضالون بل نحن محرومون قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون قالوا سبحان ربنا إنا كنا ظالمين فأقبل بعضهم على بعض يتلاومون قالوا يا ويلنا إنا كنا طاغين عسى ربنا أن يبدلنا خيرا منها إنا إلى ربنا راغبون كذلك العذاب ولعذاب الآخرة أكبر لو كانوا يعلمون إن للمتقين عند ربهم جنات النعيم صدق الله العظيم. طيب الله أنفاسك بارك الله فيك ماما سجان دوستاوت خوش بێ خی گەورە پاداش بداتەوە. سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە بەرنامەی سەدای زێڕین بۆ مێدێوەی خی پەروەردگار ئینشاءالله تاعات و عیبادەتی ئەم مانگەی لێ وەرگرتە بین. اللهم آمين. زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دەکەین. سەلامەت یا ڕەبی. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارێ بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.